لە عێراق وەرزی درێنەی بەرهەمی گەنم دەستی پێکراوە و پێشبینیش دەکرێت بۆ ئەم ساڵ ئاستی بەرهەمهێنانی گەنم بگاتە 6 ملیۆن تۆن. لەو بارەیەشەوە حەمید نایب وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕایگەیاند کە لەم وەرزی ئێستای چاندنی کشتتوکاڵدا ڕووبەڕی 9 ملیۆن دۆنم زەوی بە گەنم چێنراوە، بۆیە پێشبینی دەکەن بەرهەمی گەنمی ئەم ساڵ بگاتە 6 ملیۆن تۆن. وتیشی وڵاتەکەمان بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ ساڵانە پێویستی بە 5 ملیۆن تۆن گەنمە و پلانیان هەیە ئەوەی لە پێداویستی ناوخۆ زیاد بێت هەناردەی دەرەوەی بکەن. ئەو لە کاتێکدا کە ساڵی ڕابردوو زیاتر لە 550,000 تۆن گەنم لە پێداویستی ناوخۆ زیاد بوو و ئێستا ئامادەیە بۆ ئەوەی هەناردە بکرێت. هاوکات مەهدی زەمەد قەیسی ڕاوێژکا لە وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕایگەیاند عێراق لە بەرهەمهێنانی بنەتۆوی گەنمدا گەیشتۆتە ئاستی خۆشیێنی و وەزارەتی کشتتوکاڵ بە پاڵپشتی 170 نرخەکەی بەسەر جوتیاراندا دابەشی دەکات. ئاماژەی بەوەش کرد بەرهەمی گەنمی جوتیاران لەلایەن وەزارەتی بازرگانیەوە دەکڕێتەوە و دەکرێت بە ئارد و لە چوارچەوی بەشە ئاردی ماگاندا بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. لەلایەکی ترەوە وەزارەتی بازرگانی عێراق ئاشکرای دەکات تاکو ئێستا 1 ملیۆن و 500,000 تۆن گەنمیان لە جوتیارانی ناوخۆ وەرگرتووە و بۆشتیان دەرکەوتووە کە کوالەتی گەنمەکە زۆر باشە و ئاردێکی زۆر جوانی لێ بەرهەم دەهێنرێت. لەو بارەیەشەوە محەممەد حەنون حەمدانی وتەبێژی وەزارەتی بازرگانی عێراق ئەوەی خستۆتە ڕوو کە لە ڕۆژی 20 مانگی ڕابردووە دەست بە وەرگرتنی دانەوێڵی جوتیاران کراوە و تاوەکو ئێستاش کۆگاکان و سایلۆکانی عێراق 1 ملیۆن و 450,000 تۆن گەنمیان وەرگرتووە. راشی گەیاند ئەو گەنمەی وەرگیراوە 1 ملیۆن و 370,000 تۆنی گەنمی پلە 1 بوو و 76,000 تەنیشی گەنمی پلە 2 بوو و نزیکەی 4,000 تۆنیشی گەنمی پلە 3 بووە. وتەبێژی وەزارەتی بازرگانی عێراق تەکیدی لەوەش کردوتەوە کە ئەو گەنمەی ئەم ساڵ بەرهەمهێنراوە کوالەتیکی زۆر باشی هەیە چونکە دوای وەرگرتنی لەلایەن سایلۆکانەوە 50 تۆنیان کردووە بە ئارد و دراوە بە داناوەخانە و سەمونخانەکان دەرکەوتووە کاردێکی زۆر باشە. ئەمەش دووەم جارە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا گەنمی عێراق بۆ جۆرە بێت.